بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما ونعوذ بك من علم لا ينفع. ربي يسر وأعن يا كريم. برزان بحول وقوة إخوة تبارك وتعالى درجة دين باسي بيشومان كبريتيا لا قمان لسر لدايقبوني بيغمر صلى الله عليه وسلم. سرتا براي كومل لا ميجو نوسان وسير ناسان لدايقبوني بيغمر صلى الله عليه وسلم لصالي بينسطو حفتا ويقبوا لبيس يان بسودوي مانغي أبريلي بينصو حفتاويك لو صالة لدايقبوا صلاة والسلام إخوائي لسربي خلافك جبه خلافة لبين تاريخي هجري وميلادية، تاريخي زايني وتاريخي كوتشي. يعني قالنا يبلا زايني أو تري فلان كالزاي بو آجل، أنا أقصد هلية لهني بكار هنا الزايني بو آجل بكار دي قلنا زايني بمعنى أو بكار هنا نش صحوا هيج إشكاليكي نيا أو درخنش تعزية كون نيا. لو ما أظن جوازي لمانو صالو والروجا لم يجوا كون كان شتيكي دان بينراوا لبيني ميجونوسانا ومشهورة وزور بربلاوة وكم جار هيا لسر روش لسر صال لسر مانگ بالدياري كراوي كوك دابن لميجوي كوانا بتايبد أقربيتو أمان بصالك حسيب كان أوان بصالك كتر أمان بوننا كوشي أوان بزايني أمان بصالي فيل أوان بصالك كتر بونو منا أو كاتا خلاف دروسة بيو ألين باشا إيوه خوتان شدلين رجلاد ناسا كان لكاتيكا لا إنجيل متى هاتوا عيسى لدايق بونكي كوتوتا سردمي هيردوسي قوروا، يعني 4 سال بيش لدايق بوا أو يكابيرا لدايق بون 4 سال كيسا باسكين إن شاء الله تعالى لدايق بوني في غمري خواه صلى الله عليه وسلم بكودنكي هرهمو صالي فيل بوا تنها 2 روش يا 3 روش يا 4 روش أو دورو برا فرق يكاكا وتنزان هيج دوريك نابيني أو بس هو 4 سال فرقيتي وش دلنا لسات بيغمرك يا خوتان كبيغمري إيما بحقنو بأولاتر ولا إنجيلي لوغا على لزماني كيرونيوس بوا كوالي سوريا بوا يعني 6 بو 7 سال بيش 7 بو 6 سال بيش ميلاد ولدايق بون. أما تشدلين لسر أما تشدلين لسر أوي كوا لإنجيلي متى عليه يسوع يعني عيسى عليه السلام لنوي سليماني كوري داودة بلام لإنجيلي لوغا عليه لنوي ناتاني كوري داودة يعني براي دايكو باكي سليمانة شدرني لسر أما لسر نسبكي بلام نسبي بيغمري خواه صلى الله عليه وسلم كس خلافي لسرني وكوت ما بكو دنگا تاوكو عدنان ولا عدناني شو مع خلاف تاوكو إبراهيم لإبراهيم وتانوح لنوح شو تاوكو آدم لكتبي سياراتوا هروها ميجونوسان باشا زانن كعرب برودا وقوركان ميجويان داناو يعني بون إيوه أو طواتان كفاقين ليرا ولا مزقو دميناو دڵنیا بن دوای دەورەکە هەر شتێک ڕوو بدا مەسەلەن ئەڵێ 5 ڕۆژ دوای دەورەکە بوو دوای دەورەکە ئەڵێ 10 ڕۆژ دوای دەورەکە بوو بۆ لەبەرەوەی ئەم دەورە خۆتان تەرخان کردو و دەرسەکان چڕ بوونەوە بەردەوام بووە یعنی ڕووداوێکە بۆ ئێوە ڕووداوێکی جیاواز بووە بۆیە تاریخی ئێوە بۆ هەنێ تاریخ بۆ هەنێ ڕوودا و ئەبێتە دەورەکە ئەڵێ ئەوەنە ڕۆژ دوای دەورەکە ئەوەنە ڕۆژ پێش دەورەکە ئەمە شتێکی معلومە خەڵکەڵێن لە ساڵی لافاوەکەوە شتێک دەڵێن لە ساڵی لافاوەکەوە کاتێک لافاو دایەتی لە شارێک
خەڵک دوای ئەوە گەرچی ساڵی لافاوەکە خەڵک بۆ شتی کۆن بەکارهێنن بەڵام لافاو لێدان لە شارێک ئەڵێن بوو دە ڕۆژ دوای لافاوەکە بوو 20 ڕۆژ دوای لافاوەکە و مسم لەوەیە خەڵک بە ڕووداوی گەورە مێژوودانێن بە ڕووداوی گەورە مێژوودانێن عەرەب سەرەتا بە مردنی قوسەی کوڕی کیلاب مێژوویان دانا بەڵام کە حادیثەی فیل ڕوویدا ئەوسا بە حادیثەی فیل مێژوویان نووسیوە بەڵام جیاوازی بێ لە لەدایکبوونی هەموو مێژونووسان کۆکن هەموو مێژونووسان کۆکن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەی لەدایک بووە لە ساڵی فیلە لەدایک بووە و جیاوازی لەم بارەوە نییە لە نێوانیانە عەبدوڵای کوڕی عەباس فەرمێ لە ساڵی فیل لەدایک بووە و سەنەدەکەشی صحیحە ابن إسحاق فرمي صالح في لدايق بو إبراهيم كوري منذر فرمي وهو الذي لا يشك فيه أحد من علمائنا أما قولي ككز قمانيني لزانا كان من خليفة كوري خياطة فرمي أو كودنجية لصالح في لدايق بو صلى الله عليه وسلم والمجمع عليه يعني جاي كودنجية هل وها واط رجالات ناس كايك حاقد بلامر ببيغمر إخوة صلى الله عليه وسلم هني قصي إنصاف أنا شيء ميجونسان رجال الناس كان من كلا سيجورو بس ما كريه بس ما نقل لخدمتنا سيجور أما لو جوراني كحاقد برامبر با بيغمر صلى الله عليه وسلم أفريم محمد لصالي فيلة لدايك بو لصالي فيلة أوش اعترافي رجالات ناسا كان وهروها لبيرتان نشي لصالي فيلة دايك بو هروا قالتانية بيهودجنية بوي بيتان بلي روداوكي قورا وكو صالي فيل محمد يتيا لدايك بي وكو إراسك بيشكيك كبيغمريك لدايك بي لەبەر پاراستنی ئەو بەیتە ئەپارێزین چۆن پێغەمبەرێک ئەنێرین دینی خەڵکیش ئەپارێزێ و خەڵک دەرەکا لە تاریکیەوە بۆ ڕۆشنایی ئەمە لە دایک بوونی ئەڵێن کوێی ترتان گەرەکە ڕوونیکەینەوە بۆتان کاڵە ناڕوونی هەیە کاتێک کە دایکی مناڵەکە دانێ کە وردەکاری هاتووە چۆن دایناوە حتا لە سیرە هاتووە وتمان منهەجمانێ لەو عیبارە هەروەها لە سیرە هاتووە کاتێ لە دایک بۆ چۆکی لە ئەرز داناوە و دەسی بۆ ئاسمان بەرز کردوێتەوە تەنانەت لە سیرە باسی حاڵەتی لە دایک بوونەکەشیەکەن هەروەها ئەڵێن کاتێ لە دایک بووە ئاگرەکەی مەجووس لە سیرە هاتووە ئاگرەکەی مەجووس کوژاوەتەوە ئاگر پەرستەکان ئەو کاتی لە دایک بۆ کوژاوەتەوە و ڕووداوی تریش دەگەڕنەوە بە دوور و درێژی نەک وەکو لە سەرەتاوە بۆ منت نووسی و ئەڵێ لە لاپەڕەیەکیش نابێ یا قسەیەکی لەو شێوازە نەک لاپەڕەیە 10 20 و 100 200 و 500 لاپەڕەش بەس من لە بەردەسی خۆمە کە خولاسەم کردو بەخوا وەکو خزمەتم کردن ئەمانە نزیک 3000 لاپەڕەیە لەم 3000 لاپەڕە لە 512 لاپەڕەیە کە کورتم کردوتەوە ئەوەشی هێناومە بۆ ئێرە یەک جایتر کورتم کردوتەوە تقریبا 124 لاپەڕەیە لەو 124ش خۆتان نەزانن ئەو من دەرسی پێش و 26 لاپەڕەم باس کرد ئەو هەموو قسە 40 دقیقە قسەم کرد 26 لاپەڕە یعنی زۆر شتم لێپەڕە ئەوەی کە لە بەردەستی خۆمە نزیک 15 لاپەڕەم نووسیوە بەڵام لە سیرە کە بینیم 400-500 لاپەڕە لەسەر پێش 40 ساڵی پێغەمبەری خوا نووسراوە عەلەیهی سەڵات وسەلام هەروەها شوێنی لە دایک بوونەکەی دیارە لە شیعەبی دۆڵی ئەبوو تاڵب ئەو بەنی هاشم لە دایک بووە کێ شیری پێداوە دایکی بووە دوایەوە ثوەیبە بووە دوایەوە حەلیمەی سەعدیە بووە کوێ چیتان گەرەکە بزانن زیاتر کوێی ناڕوونە هەروەها بۆمان باسەکە کێیتر برای شیرەتی کێ خوشکی شیرەتی هەروەها چەندێ شیری پێدراوە کاتێک ئافرەتەکە بردوێتی بۆ دەیهات لە ڕێگە چی بەسەر هاتووە چۆن کە شیری نەبووە کەم شیر بووە حیوانەکان کەم لەوەڕ بوون ئەو ساڵە نەهات بووە و چۆن هاتووە بەڵکو مناڵێک بباتۆ بە پارە بە کرێشیری پێ بدا چاوی لە خێرێکی باوکی مناڵەکە بێ هاوکاریەکیان بکە کە ئەم باوکی نەبووە بۆیە ئەڵێ هەرچی مناڵە پێغەمبەری خوا وەرناگری عەلەیهی سەڵات وسەلام ئاخری حەلیماڵێ بەخوا بەدەستی بەتاڵ ناگەڕم و دەیبم لەگەڵ خۆمە هەر دەیبا شیر دێتە ناو مەمکەکانی لە وەڕەکە زیادەکە ئەڵێ ئاژەڵێکی وە زۆر لەو سەرۆ بە زۆر دێ کەوتێتە دوای کاروانەکەەوە لەم سەرۆ دەڵێن هانە پێشی هەمویان و ئەڵێن داوە حەلیمەوە تۆ چتەوە لەو سەرۆهاتی بە زۆر ڕێتە کرد حیوانەکەت بە زۆر ڕێی دەکرد ئەوسە پێت ڕاناگەین ئەڵێ بەخوا شتێک ڕوویداوە بەخوا شتێک ڕوویداوە هەموومانە لە سیرە هاتووە چتان دەوێت بۆتانی باسکەین و بۆتانی ڕوونکەین و هەروەها شەقکردنی سنگی گێڕانەوەی بۆ لای دایکی دووبارە چوونەوەی بۆ لای حەلیمەی سەعدیە کابینێونە بەرەکەتدارە حەزەکە بێتەوە بۆ لای چی ترتان دەوێ و هەروەها گەڕانەوەی بۆ لای دایکی چەند ساڵ لەوێ ماوەتەوە دوای چۆن هاتوو بە لای دایکی سەردانی قەبری
هاوسەرەکەیەکە اینجا دایکی کەی ئەمرێ دوای کێ ئیگرێتە خۆی ئەو اینجا کە باپیرێتی باپیری ئەمرێ کێ ئیگرێتە خۆی کە ئەبوو طالبی مامێتی مامی وەفاتەکە چ ڕوو دەدا حتا بۆمان باسەکەن کە جارێکیان وشکە ساڵیە ئەبوو طالب پێغمبەری خوا ئەباتە لای کەعبە و ئەیناتە قەی کەعبەوە لە سیرە باسەکرێ ئەوسا بارانە بارێ ئەلەو شعرە معروفەی کە ئەبوو طالب وتوێتی و زۆر معروفە ناو علەما وأبيض يستسقى الغمام بوجهه ثمال اليتامى عصمة للأرامل ئەو شعرەیە و کاتەوتووە چیتان دێ بۆتان باس بکەین ڕووداوەکەی لەگەڵ بوحەیرەی ڕاهیبە کە على الصحيح ڕیوایەتێکی ضعیفە و صحیح نییە ئەگەر تەمەن باقی بێ إن شاء الله تعالى و پێ ڕابگەین و بڕوانەکەم پێ ڕابگەین باسی دەکەین و حربی فوجارتانەوێ کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەشداری شەڕێکی کردو لە تەمەنی 14 ساڵێ تەمەنەکەیشی ئەزانی ساڵی چەند بووە پەیمانەوەی فوضوڵتانەوێ کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تایە بەشداری کردووە وردەکاری ئەمانە وەکوتمە هەمووی تەفاسیلی هەیە وردەکاری ئەمانە چیتان دەوێت بۆتان باس بکەین شوانەکەیتانەوێ بە چەندێ شوانی ئەزانین بە چەندێکی شوانی کردووە ناڕوونی لەکوێ ناڕوونە نرخەکەشی ئەزانین بە چەند شوانی کردووە بە چەند قیڕاتێک کردوویەتی و هەروەها ئەنجا دوای دەسەکاتە تیجارەت هەروەها دوورکەوتنەوەی لە خراپەکانی نەفامی و نەزانی کە ئەوە دوام خستووە بۆ شوبهەکەی دوایەوە بە حەول و قووەتی خوا کۆمەڵێک ئاثارە هێنینەوە لە سیرە کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن پەروەردگار تەبارەکە وتەعالە پاراستوویەتی لە کارە نەشیاوەکانی سەردەمی نەفامی هاوسەرگیریکردنی تەمەنی چەند بووە تەمەنی ژنەکەی چەند بووە چۆن داوای کردووە هەمووی لە سیرە باس کراوە هەروەها کێشە دروستبوون لە ناو قوڕەیشە لە دروستکردنەوەی کەعبە کێ بەردەڕەشەکە دابنێ بۆمان باسەکە پێغمبەر صلی الله عليه وسلم ئەو دایەنێ چیرۆکەشی ئەوەیە خلاف لە بینیان دروستەوێ هەر قەبیلەیەک و حەزەکە فەخرەکە بۆ خۆی بێ خۆی بەردەکە لە شوێن خۆی دابنێ ئەڵێن هەر کەس لەم دەرگا هاتە ژوورەوە بە ئەو بیکە ئەوش دەڵێ عابایەک بێنن هەمووتان هەر کەس هەر قەبیلەیەک و دەمسپی قەبیلەیەک چمکێکی بگرێ دیوێکی بگرێ بەردەکە لە ناوڕاستی دائەنن پاشان ئەیبەنە نزیک شوێنەکەیەوە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵەیەگرێ و لە شوێنی خۆی دائەنە هەمانە هەمووی باس کراوە بە تەفاسیل بە دوور و درێژی لە سیرەی ئیبن هیشام و ئیبن ئیسحاق و غیرەوە ئیبن هیشام و ئیبن ئیسحاق یەکێکن بەڵام ئیبن ئیسحاق کە لە ساڵی 80 تقریبا 150 لەدایک بووە تقریبا 150 وفاتەکە نووسیبێتی ئیبن هیشام هاتووە مختصری کردو خلاصەی کردووە کتێبەکەی ئیبن هیشام ماوەتەوە ئەسڵەکە نەماوەتەوە وەکو کۆمەڵێک کتێب لەو بارەوە بەو چەشنەیە صواعق مرسلە و غیرەوەش غیرە ئەو کتێبەش زۆرمانەیە کەواتە ئەمە ژیانی پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەروها لە بوخاری هاتووە خۆی بۆ خۆی ئەم عومرەی چۆن تێپەڕاندووە إنك لتصل الرحم وتحمل الكل وتصدق الحديث وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق پیاوێکی دەست لە خێری هایتە دەم خەڵکو ڕێز لە میوانەگری دەست دا بە هەژاران و هەر ساڵە نەداری بێ دەست ها بەڕێی خەڵکو ماء السماء ماء السماء کە عەرەبە وسا کەسێک دەستی بە ڕووی خەڵکو بۆیە پێیانوت ماء السماء ئاوی ئاسمانە چکە وشکە ساڵی وایە ئەو باران نەباریایە ئەو دەستی بە خەڵکو بۆ یارمەتی خەڵکیدا هەر بۆ زانیاریشتان ئەڵێن ڕەگ و ڕەچەڵێکی کورد قەولێکە لە قەولەکان ئەڵێن ئەگەڕێتەوە بۆ سەر پیاوێک پێڵێن ماء السماء پیاوێ سەخی بووە هەرکایە وشکە ساڵی وایە نانی خەڵکیەدا و خزمەتی خەڵکیە کرد بۆیە پیانوت و ئاوی ئاسمان یعنی باران پیانوت و باران ئەڵێن ئەگەر کورد دەگەڕێتەوە بۆ سەر کەسی ڕەگ و ڕەچەڵێکی پێوترێ ماء السماء بینو سەر شوبهەیەکی تر پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چ دینێک بۆ کە لە پرسیاری ئەو کەسە هەیە لێمانی دەکا ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چ دینێک بۆ پێشەوەی جواب دەینەوە ئەڵێن ئەوە زانیت چ فائیدەیەکیە هیچ سوودێکی نییە ئەم پرسیارە بەس وەکوتمان سەرکەشی عینادیە لەسەر چ دینێک بووە لەسەر هەر دینێک بێ وەرە سەی بەڵگەکانی سەی موعجیزەتەکانی بکە سەی قورئان کە سەی حەدیثەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕخنەیەک تەیە بیڵێ تا وەڵامت دەینەوە ئەمما لەسەر چ دینێک بووە ئەمە تەنها بریتێ لە گومان دروستکردن ئاگاتان لەم خاڵە بێ هەنێ کەس گومان دروستەکە بەس بۆ ئەوەی بڵێ گومان دروستەکە نەک گومانەکەی تا چەند حەقە و ڕاستە چونکە هەنێ خەڵک عەقڵی لە چاوێتی وتی ئەمە گومانە لەسەر حەدیث لەسەر ئایەت لەسەر ژیانی ئیترڵێ ئەو گومانی دروست کرد بیەوەی بێ سەیری جەوهەر بکە یعنی کەمێک لە خەڵک بابەتین موضوعین ئەکادیمین بێن تەماشای ناوەڕۆک و حەقیقەتی شتەکان بکەن نە سەیرەکە ئەڵێ گومان لەسەر ئیسلام گومانی دروست کرد
گومان لەسەر سیرە گومانی دروست کرد نایە تا چەند بزانێ ئەم قسە مەسەن لە تەرازوی بدا بی پێوێ بی کێشێ تا چەند لە تەرازوی علم و عەقڵە مەوضوعی و بابەتی بوو نەجێ بێت و جێ نابێتەوە لە تەرازوی منطق و لۆژیکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چه دینێکی بووە هەر دینێکی بوو بێ وەرسەی معجزەتەکانی بکە سەی قورئانەکەی بکە سەی دینەکەی بکە سەی شەریعەتەکەی بکە وسا بڵێ فڵان شت ئەوەی خوارە ئەوەی لارە ئەوەی لەنگە ئەوەی لارە تا وەڵامت دەینەوە پێت بڵین دیدگاکەی ئەو گۆشەی تۆ لێوە ئەڕوانی ئەو چاوەی تۆ لێوەی ئەڕوانی یا ئەو بۆچوونە یا ئەو تێگەیشتە لەنگ و لار و لەنگە سەرەتا من لەم بابەتە زۆرم ڕوانی و زۆرم تەماشا کرد طبعا ئەم لە پرسیارەکە ئەڵێ یەک قەول زیاتری نییە ئەڵێ هیچ باز نەکراوە یەک قەول نەبێ ئەویش قەولێکی ضعیفە ڕێوایەتێکی ضعیفە ئەڵێ لەسەر دینی ئیبراهیم بووە وا نییە بەڵگەی لەسەری تۆ ناخوێنیتەوە هەیە بڕۆ سەیری تەفسیری ووجدك ضالا فهدى تا بەرچاوت کرێ بڕۆ سەیری تەفسیری ما كنت تعلم ما الكتاب ولا الإيمان تاوەکو چەندین قەولت بەرچاو کرێ بڕۆ سەیری کتوبی ئوسولی فقهەکە ئەمیش بریتە لەو مەسادیرانی ئەم بابەتەتان بەرچاوەکەوێ توان بۆی بگەڕێنەوە مەسادری کتێبەکانی ئوسولی فقه لە باسی شرع من قبلنا شرع لنا أم لا لەو باسە دیسان و ئەم باسانە ئەدۆزنەوە تۆ نەگەڕاوی من نەگە تۆ ئەڵێی بەس ئەو قەولە هەیە وەڵی من یەکێک و دوان و دە و وەڵی زیاتریشم بینیوە قەولی زۆرم بینیوە بەس تۆ ناگەڕی بۆیە نابینی تۆ ناگەڕی بۆیە نابینی ئیذا جاء تفسیری ئیذا جاء تەماشای نزیک 90 تفسیرم کرد لە ئاەتی ما كنت تدري ما الإيمان ولا الإيمان تەماشای نزیک 90 تفسیرم کرد قەولەکان ئەوە نە زۆرن ئەو نە قەول هەیە لەسەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چ بووە پێشووی بێتە پێغەمبەری خوا بەڵام کە تۆ نابینی و من حەزەکەم مەسەلەن نەبینی یعنی جار نەزانی عیب نییە بەس کەی نەزانین عیبە سان نەزانێ و قسەش بکە نەزانێ و بڵێ ئەزانم ئێمە دوو جۆر نەزانیمانەیە ئێمە هەر خۆی مەراتیبی عیلم چییە جەهلە وەهمە شەکە ظەنە علم و یەقینە وایە جهل دوو جۆر جهل نەزانیەوەی کە هیچ نازانێت سفرە علمەکەی سفرە دەڵێ شەڕی بەدر ساڵی چەند و ئەڵێ نازانم ئەمە جۆری جەهلی بەسیطە جەهلی مڕەکەبیشمانێ جەهلی مڕەکەب چییە ئەڵێ شەڕی بەدر ساڵی چی بوو ئەڵێ ساڵی 4 بوو کورە بابە ساڵی 2 بوو نییە ساڵی 4 بوو ئەبێ جەهلی مڕەکەب نایزانێ هەر قسەش دەکات جامە جەهلی مڕەکەبە ئەنجا وەهم دێ ئەوەیە کە وهم 125 تقريبا بانزبي 125 بۆ دابنین شەکمانێ 150 50 ظن 175 تقريبا يعني نسبەکە زیاتر بێ لە 50 سەوا پێوتیتە ظن علمیش بریتێ لە 100% علمیش بێتە یەقین و یەقین بێتە 3 مرتبەوە عین اليقين و علم اليقين و حق اليقين مان هەیە جابۆیە ئەڵێن ئەمە جەهلە بگەڕی زیاتر بەرچاوەکەی و زیاتری شەیە بخلاصة والله مدمو دوای هەنێ تەفاسیل باسەکەم خلاصة ئەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر هیچ شەریعەتێک نەبووە بەو ئیعتیباری ببێتە ئومەتی ئەو پێغەمبەر صلى الله عليه وسلم لەسەر هیچ دینێک لەسەر هیچ شەریعەتێک نەبووە بەو ئیعتیبارە بەو مانایە کە یەکێک بێ لە ئومەتەکانی ئەو شەریعەت و ئەو پێغەمبەرە ئەمما بەو ئیعتیبارە عامەی کە کۆمەڵێک خطوطی عریضە و خطوطی عامە هەیە کۆمەڵە هێڵی گشتی هەیە با بڵێن کە ئێمە بە ئیعتیبارە شەرعیەکە پێی دەڵێن دینی پێغەمبەران عەقیدەی پێغەمبەران ئەلەمانە بڵێ لەسەر ئەو دینە بۆ کە پێغەمبەرانی خوا هەمویان لەسەری بوون شرع لكم من الدين ما وصى به نوحا ئەو دینی کە بۆ نوح بۆ عیسا بۆ موسا بۆ ئادەم و هەتا خاتەم کە شەرعی کرد و کە بریتە لە عەقیدەی پاک بیر و باوەڕی چاک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو عەقیدە و بیر و باوەڕ چاکانەی تێدا بووە ئەو عەقیدە و بیر و باوەڕانەی چاکانەی تێدا بووە زیاتریش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئەو حەنیفیەتە بووە کە لە ئیبراهیم و عیسا و موسا و هاوشێوەکانی کە لەسەری بوون خودی پێغەمبەرەکانی خوا عەلەیهیم الصەڵات وسەلام ئەو بریتە لە قەولی صەحیح لە جوابی ئەو پرسیار بە کورتی و بە خولاسە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر هیچ دینێک نەبووە بەو ئیعتیبارەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شوێن کەوتووی ئەو پێغەمبەرە بێت یەکێک لە ئومەتەکانی ئەو پێغەمبەرە ئەمما
لەسەر بوونێکی گشتی لە هێڵە گشتیەکانە خەڵک هێڵە گشتیەکانی پێڵێن یان بەعتیبارە شەرعیەکە بڵین ئەو شتانی کە عەقیدەی عامی پێغەمبەرانە هەمویان لەسەرین نەک لە شەریعەتە شەریعەت بریتێ لە تەفاسیلی شەرعەکەیان یا مەسائل عەمەلیەکانی شەریعەکەیان لە شەریعەتەنە بەڵام لە دینە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله وسلم خوا لەسەر بێ ئەوە بۆ سەبارەت بە قل بل ملة إبراهيم یا ئەنی اتبع ملة إبراهيم ئەڵێن ئەو ئیتیباع عامەیە کە باسمان کرد ئەو دینە عامە گشتیەیە ئەو حەنیفیەتە گشتیەکە کە باسمان کرد پاشان دێمە سەر هەنیە تەفاسیل و درێژە ئەدەمە وەڵامەکەم یەکەم ئەڵێن گومانی تێدا نییە کە عەرەب کۆمەڵێک شتیان لە حەنیفیەتە پاکەکە تیاما بووە لە ژن و ژنخوازی کە ئەمە جوابێکی ضمنی ئەوەیە کە لەسەر چ دینێ مارەی کردووە مارەکردنەوە هەلەو حەنیفیەتە کە لە ئیبراهیم ماوەتەوە ئەنجا ئەم گومانە بۆ کرێ ئەم گومانە کەسانێکی ئەوەی کە ورد نەبوونەوە لە شەریعەت لایەن دروستە بێ بۆنەوە ئەزانێ جوولەکە و گاورێ ببنە موسڵمان بوون نەبێترە عەقدەکان ئەوسا بێن لەسەر ئیسلام تازەیکەنەوە ئەمە گومانێکی هەڵەیە تەسەوڕشەکەم بۆ لە دینەکانەوە تورۆ بۆیان گوازرا بێتەوە لە ئێمەی موسڵمانە کافر حتا کافر بێ بێتە موسڵمان ژن و پیاوێک بن عەقدیان تازە ناکەینەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هات عەقدی یەک کافری تازە نەکردو عەقد و گرێبەستی هاوسەرگیری یەک بێباوەڕی تازە نەکردەوە ئەدەی بوویتە موسڵمان لەدەیێرە یەک جایتر مارەتانەکەم وە لە یەکتر بۆیە ئەم گومانە کەی دروستە بێ بۆیە بێ ئاگەر ئاتان لەوە بێ یعنی کابرای مولحید بۆ گومانی لا دروستە بێ جاروا هەیە بۆ چوون و تێگەیشتنی هەڵەیە بەرامبەر بە دین گومانێکی لا دروست کردووە جا بۆیە عەرەب کۆمەڵە شتیان تێدا بووە لە حەنیفیەتەکە ماوەتەوە وەکو ژن و ژنخوازی وەکو تەلاق و وەکو کۆمەڵە هێشتی تری زۆر بڕۆیان بەخوا بووە بڕۆیان بە ئەو بۆ خوا خالقە خوا رازقە وەکو لە قورئانە بە درێژی تۆماری کردووە وها خەڵکانێکە بوون ئەسڵان لەسەر حەنیفیەت بوون پێیان درا حونەفا و ئەهلی سیر ناوی چەندین دانە ئەهێنن ئەوانەیان کە معروف و مەشهور بوون و لە بوخاریە ناوێناتوە زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیلە وغەیرە ئەوە کە هەر بڕۆیان بە حەنیفیەت بووە یعنی بڕۆیان بە حەنیفیەت بووە سوژدەیان بۆ بدنە بردووە و هاوشێوەکانی گۆشتی سەر ئەو گۆشتەی کە لە لای بتەکان سەر بڕەوە نەیان خواردووە کەواتە حەنیفیەت لە ناو بەشێک لە عەرەبە هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کەسانە بووە کە حەزی لە عیبادەتی قەومەکەی خۆی نەکردووە خۆی و دەوروبەرەکەشی ئەوەشی نزیکی بووایە پێش پێغەمبەرایەتی هەتا لە سیراتوە جارێکیان بە زەیدی کوڕی حارثە کە لە ئەوڵ خزمەتکارێتی کۆیلەیەتی دوای ئەیکا بە کوڕی خۆی تەبەنیەکە پێشەوەی تەبەنی لە ئیسلامە حرام بێ پێی دەڵێ دەست بە بتەکان و نەدەی دەست بە نەهیلەکە دەست بە بتەکان و نەدەی هەروەها لە چیرۆکی بوحەرەی ڕاهیبە کە وتمان في سەنەدیه مەقال کاتێ بوحەرەی ڕاهیب بەڵێ سوێن دەدەم بە لات و عوزا پێم بڵێ تۆ چیت ئەڵێ من هیچ شتێک نییە بەقەی لات و عوزا ڕقم لێ بێ ئەڵێ سوێن دەدەم بەخوا ئەمە تەمەنی لە سیارات وڵە تەمەنی 12 ساڵێک بووە ئەوسا جوابی داتو يعني ڕقی لە لات و عوزا بوو لە سیرە هاتووە پرسیاری لێکەن ئەڵێن هیچ شتێکت کردووە لەوانی جاهلیت کردوێتی ئەڵێ هەرگیز شتێکم نەکردووە لەو شتانی کە جاهلیت کردویانە لە حەدیث صحیحاتوە لە بوخاری و غەیرەوە ئەفەرمیە هەرگیز خەم و یا با بڵێم نیەتی عەزمی ئەوە نەهاتووە بە دڵما ئەوە بکەم کە جاهلیت کردوێتی دوو جار نەبێ هەردوو جارەکەی خۆی گەورە پاراسمی جارێکیان شایەک کرا ویسم بەرەو شایەکە بڕۆم دەنگی دوهۆڵ و زەڕنا هات لە ڕێگا خەوم لێکەوتاوەکو خۆری بەیانی بێداری کردمەوە پێغەمبەری خۆمان باسەکە لە کاتێکە لە ناو عەرەبە بەشداریکردنی گەنجێکی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە شاییەکە و هەڵپەڕێ لەگەڵیانە و خۆشی و شادی بکە عیبە نەبووە وەڵام خوا پاراستوویەتی تەبارەکە وتەعالە لەگەڵ چیرۆکێکی زۆرە لەوانە تەماشای سیرەی ابن هیشام کەن ئیمتاع الأسماعی مەقریزی بکەن ئەو مەسادرەکانە بۆی بگەڕێنەوە کەس بۆی بگەڕێتەوە ئینشاءڵڵا هەدیەی پێدەم دەرسی داتوو ئەوەی گەڕابێتەوە گەڕێتەوە بۆ سەرچاوانی ناوم هێنا چ لە ئوسولی فقه چ لەوەی پێشوو باسم کرد بڕۆن مراجعە بکە ئەو شتانە بخوێنێتەوە ئینشاءڵڵا کتێبێکی بە هەدیە پێدەین ئەگەر هەمووتان مراجعەتان کرد بێ بۆ مەرجە ئەمە هەمووی باس کراوە لە سیرە بە دوور و درێژی جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دووری گرت بوو بەبێ ئەوەی ڕۆژێ بە تەمای پێغەمبەرایەتی بێ وەکو لە قورئانە تۆماری کردووە ما كنت ترجو ما الكتاب
ولا الإيمان ولكن جعلناه نورا يا ما كنت ترجو أن يلقى إليك الكتاب إلا رحمة من ربك فلا تكونن ظهيرا للكافرين تهرجيز بتماي أو نبي يا رسول الله رجع قرآن بدابسي بلام حزي لعبادته برسنكاني أو هنية كرد نشي أكرد گۆشتەکانی وەکو لە بوخاری هاتووە ڕۆژێک گۆشتی پێدەن لەسەر بتێ سەر بڕاوە نایخوا ئەیداتە زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیل ئەڵێ منیش نایخۆم من سەر بڕاوی کافرەکان ناخۆم ئەوەش بریتە لە تەفسیری صحیح بۆ دوو ڕیوایەتەکەی بوخاری سەرنجی بدەن و هەر بۆیە دووری ئەگرت ئەچووە ئەشکەوتی حیڕا لە شاخی نووری پێڵێن لەوێنە عیبادەتی تیا کرد تایە ئەماوە پەرستی خوای پەروەردگار پەرستشی پەروەردگاری تیا کرد هەتا وەکوەوە لە ئاسمان و وحی بۆ دێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر دینی گاورەکان نەبووە بێشەک و بێگومان لەسەر دینی مشرکەکانیش نەبووە بێشەک و بێگومان لەسەر دینی کافرەکان نەبوو بۆی کە باسمان کرد لەسەر دینی گاورەکانی لەسەر دینی مشرکان نەبوو بۆی کە باسمان کرد کە لە عیبادەت و ئەو کارەکانیان بە هەموو شێوازێ دوور بووە لە ڕووی ئەخلاقیوە لە ڕووی عەقیدەییشەوە ئەوەی ئەخلاق نەشیاوەی کە تێیاندا بۆ لە زیناکردن یعنی تۆ سەیری پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام گەنجێکە هەتیوە نە دایکی هەیە نە باوکی هەیە ڕۆژێ لە ڕۆژان زینای لەگەڵ ئافرەتێک نەکردووە ڕۆژێک کافرەکان پێی ناڵێن تۆ هاتووی خۆت کردووە بە پێغەمبەر بەسەرمانەوە ئەی تۆ دوێنێ نەنچووی لەگەڵ فڵان ئافرەتە زینات کرد وای پێ ناڵێن سبحان الله خوا ئەی پارێزێ ئاوەکو چۆن بە موسافرین وەلی توصنع على عینی هەستەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەژێر چاودێری خوا لەسەرەتاوە پەروەردە بووە خۆی ڕەبێتی خۆی پەروەردگارێتی خۆی پەروەردەکارێتی و هەروەها ڕۆژێک لە ڕۆژان یعنی نەچووە کارێکی نەشیاوکە ڕۆژێک لە ڕۆژان مەی نەخواردوێتەوە ڕۆژێک لە ڕۆژان دەستی بە بتێک نەهێناوە ئەوەشی کە ئەگەر وتی کەسێک وتی وەڵا فڵان ڕاویە گێڕێتەوە دەستی بە بتە هێناوە ئەڵێن چی ضعیف یا موضوع بنووسن قال أحمد موضوع أو شبيه بالموضوع هەڵبەسراوە یعنی چی هەڵبەسراو یعنی لاواز یعنی درۆ لاواز یا درۆ یعنی درۆ ئەوە درۆیە بەدەم پێغەمبەر صلى الله عليه وسلم انجا لبيرتان نچێ مسلمانان کۆکن لەسەروی کە پێغەمبەرانی خوا معسوومن لە هەنی ئەخلاق لە هەنی هەڵا لە هەنی نەشیاوی چ سەردەمی پێغەمبەریەتیان بێ یا پێش پێغەمبەریەتیان بۆیە ناکرێت پێغەمبەر پێشەوەی بێتە پێغەمبەری خوا بتپەرست بوو بێ مشرک بوو بێ یا لەسەر دینی قەومەکەی بوو بێ وەکو لە سدیوە دەگێڕن کە قسەیەکی غەڵەتە مسلمانان هەموویان کۆکن لەسەروی کە پێغەمبەرانی خوا معسوومن لە بتپەرستی وكواتم محل إجماع كبيغمري خواه صلى الله عليه وسلم موحد بو محل إجماع بلام آية توحيد كي لسرت شدين يقبوا أو تفصيل بو كخزمتهم كردن وشوكاني لا إرشاد الفحول بدر يجي باسي همو أقوال كاني كردوا أما سبالت بمشرك هل وها نصراني بوا نصراني جنبو بدليل شي بدليل النصراني أصلا خوي بو خوي نصراني دسكاري كراو يعني رسول الله شون برات السردينية دسكاري كراو ما بستان شيء بو نصراني نبوا وكل بسيارك بو ينوسيوم كابرا وبرايا أو برادرة بو قرأت بلي بو بيغمري خواه بالرأي بثالوذ نبوا كتا يستخرج أنا ولغزان حل نكردوا شون عيسى هم خواي هم كري خواي أجر خواي شون كري خواي أجر كري خواي شون خواي لغزك كذنات وانا حليك على الدنيا بو شون كتناقضه يعني لشتي منطق لوجيك يعني ناكل يشتيك هم أو بي لهمان كاد هم دجاك شي بي يعني سأوا هي يعني باش يخو ناكل اللي يكاتا هم هبي هم نبي يعني أما واستوى يا جولاوة واستوى هناك هم لم ساتيك استوى واستوى جولاويش اشتيوا نابي ممكن ياما مستحيلة محالة اشتيوا بويا ما بس تانشي لوي كبيغمري خوا بو قاور نبوا يعني بالرواي بثالوث هبي بالرواي بو بك عيسى كري خوايا بس أنا لوي يعني أقل ما بس يشد أصلي عقيدة باكي عيسى وثمان بيغمري خوا لسر شريعة باكي لسر دين باكي همو بيغمراني خوا بو كهمو بيغمراني خواهي بردقار أو توحيدي لا فطرتي عن دايناوة رسول الله صلى أو فطرة السليمة بو كحنيفية باك سبالت بو أي يهودي بو نبوة كديني موسى قورتره أصلي ديني عيساج بو كوقسيك صحيحة لجواب ألين ما بس تنشيا بالرأي بو عيسى عزير كري خوايا وقالت اليهود عزير ابن الله يهود الله عزير كري خوايا بالرأي بو عزير كوري خويا بس أنا لويا
ئەنجا ئەڵێن لە بیرتان چوە ئێوە نەزان عیسا بۆ میلەتەکەی خۆی هاتووە بەتایبەت، موسا بۆ میلەتەکەی خۆی هاتووە بەتایبەت. ئەنجا سەری هیدایەت الحیارا بکەن، قەولێکی زۆر خۆشی تێدایە لەسەرەوەی کە دینەکان لەکوێ پەرشوو بڵاو بوونە، بە مەجووسیەتەوە، ئاگرپەرستیەکان، بە بتپەرستەکان، بە جوولەکە، بە گاورەکان. لە مەککە گاورەکان بە زۆری نەبوون، جوولەکەش دیسانەوە نەبوون، زیاتر لەکوێ بوون؟ زیاتر لە مەدینە بوون. و هەروەها ئەڵێن لە بیرتان چووە کە پەروەردگار تەبارەکە وتەعالە لە هەموو خەڵکی ڕوانی پێش ناردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام إن الله نظر إلى أهل الأرض فمقتهم عربهم وعجمهم. سيدي سەر ئەرزی کرد هەر هەمویان ڕقی لە هەمویان بوویەوە، حەزی لە کەسیان نەکرد، بە عەرەبیان بە عەجەمیان، إلا بقايا من أهل الكتاب، هەنێک نەبێ لە شوێنکەوتوان و خاوەن کتێبەکان کە لەسەر دینە حەنیفیەتە پاکەکە، دینە پاکەکەی خۆیان مابوونەوە. هەروەها لە یادتان چووە کە پێغەمبەری خوا وەکو پەروەردگار أفرمي يا أهل الكتاب قد جاءكم رسولنا يبين لكم على فترة من الرسل. بيغمري خواه لسر فترة من الرسل هاتوا، فترة ابن عباس أفرمي على انقطاع، يعني لكاتك هاتوا بيغمراني خواه نماون والدين كان ينقال بوتوا بيويستي بأنه يبونو بو، بيويستي بيغمري تربوا حاجته، بيويستي خواه سويتي بيغمريك بو خلق بدين بو خلق رنكاتوا كاتي هاتني بيغمريك بو. هیچ دینێک نەماوەتەوە بەو واتایی دینێکی پاکە بڵێ با پێغەمبەری خوا لەسەر فڵان دین بووە. جای ئەگەر دینێک بە پاکی مابێتەوە پێغەمبەری خوا بۆ هاتووە، ئەگەر دین مابێتەوە بۆیە دینێک نەماوەتەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر بڵێ پێغەمبەری خوا لەسەر ئەو دینە هاتبێت. و هەروەها لا حديثكي دايك عائشة هاتوا كزياتر بو مارون كاتو ديني بيغمري خوا چ دينيك بو أفرمي ثم حبب إليه الخلاء وكان يخلو بغار حراء فيتحنث فيه. لدوا دوايا كانوا لدواي 8 صالي هنيك جلن آخر صالي 8 بيشي بيت بيغمري خوا عليه الصلاة والسلام، يعني 8 صالي. المهم صالة كان دواي 8 تنيا كوتن لنا كيوي حراء خوشويز بولا لا حزيك التنياك بيتياي فيتحنث فيه، يعني فيتعبد زهري شرحك أنا كده نبالي عايشة والله ما عايشة برشاونك ودوي زهري معروفة فيتعبد فيه، يعني عبادتي تياكرت، يعني عبادتي تياكرت. لسري بن هشام للغيش لا عرباتها فيتحنف فيه، اكتبوها عندكم، فيتحنف فيه يعني تياكرت، يعني عبادتي كلها سر حنيفية باكة كفطرة باكي إسلامتي كدين باكي إبراهيمية. بلان بيغمري خو عليه الصلاة والسلام سرباري أوي خواي أناسي سرباري أوي أيزاني أمي أماني كان حقا بلان نارونية قبو لبرشاوي بيغمري عليه الصلاة والسلام كتفاصيل شريعة كان حلال وحرام كان بوردكاري كامي أو إلى رونبو أمش معني ووجدك ضالا فهدك هنقل برسيارك يهنقل رجل الناس كان ألين لقرآن ألين بيغمر ألين ضالا قمرا يا أفري وإن كنت من قبله لمن الغافلين ألين غافل الضالين أمانة بشيء تفسيرك ليه ما كنت تدري ما الكتاب وما الإيمان ولا الإيمان، ما الكتاب ولا الإيمان. تونا تزاني كنا قرآن شيء إيمان شيء أو يعني ضالا، يعني الزاني خو حقه، الزاني بتبلس خرابة بس تفاصيلك إلى برشاو ضرون نبو، ولكن جعلناه نورا تاكو باي برقال أم نورناكي بيداي ضلالج للزباني عربية وكو شنقيطي لأضواء البيانة رحمة الله عليه دفرميه بچندين واتاده. يجيك لا واتاكاني الضلال كلوي هاتوا بريتيلا واتايكا خزمتهم كردن، يعني تونت زانيو وردكالي تفاصيل شريعة كان شيء بلام إما هدايات من داو رقمان بورون كردي توا. يجيك لو واتاكاني ضلال بريتيلا الذهاب عن حقيقة الشيء، يعني حقيقة اشتيك لا
لا ڕوون نەبێ وەکو ئاەتی وأنا من الضالين يعني وأنا من الذاهبين عن علم حقيقة العلوم هل لمش ووجدك ضالا فهدى يعني حقيقتي اشتكت نتزا الزاني منا حقا الزاني خوا حقا الزاني متبرسيانا رقي نارونا يا بابلم ناريكا بس حقيقتي ري خوا أو سابر وردقار بوتي روم كردوا قرآني بوناردي إيمان رقاي إيماني في شان دي أو برتي تفسيري وجدك ضالا فهدى أو بزباني عربي تفسير مكرد نكسي بله قرآن نها توقشمان بيخوينو جهني كان واضلا كاتي الله قرطبي وايود طبري وايود الله هو قرطبي قرآن نها توقشمان من وات تفسيرك مالين أو زباني عربي أو زباني عربي أجر زباني عربي الدوي بوات هذه وبواتي تريج دي الضلال بدوسه واتايتر أو لو شونا بواتها تو بقريني آية كانيتر ويوت ما أبي أجاتن لتشيب انتقاء الأدلة من بين أدلة الأبواب لو ورقك لبردستان بوتان شاب كراوه حفتەی پێشوو هەڵبژاردننی دلیلێک لە بینی دلیلەکانی یەک بەشە ئێمە چەند دلیلێکمانێ لەم بارەوە ئەبێ بین ئەو دلیلە لەگەڵ دلیلەکانی ترە تا تێگەیشتێکی تەندروستی بۆ دروستکەین نەک تێگەیشتێکی لەنگ و سەقەت و لار و لێر و هەروەها خاڵێکی زۆر گرنگ ئاماژەشم پێکرد بەس دووبارەیەکەم و بۆ چەسپاندن لە مێشکە ڕۆژێک کافرەکان نەیانود باشە تۆ تا دوێکە بتپەرستی نەگر لەگەڵ ئێمەیە ئێستا چیە وازت دێناوە جوولەکەش نیانود ئەی تۆ دوێکە جوولەکە نەبووی ئەوە چ بوو ئەمڕۆ ئەڵێ من پێغەمبەری خوام گاورەکانی ژەروەها نیان تۆ دوێکە نەدود من گاورم لە عیبادەت نەیەکرد بە گوێرەی دینەکەی ئێمە ئەمڕۆ بۆی دیعای پێغەمبەرەتی دەکەی ئەمە وتمان والله أعلم دەرەکەوێ ئەم قەولە ئەقرەبتر بێ و ئەصەحتر بێ ئەمە بەس بێ لەم بارەوە بڕۆینە سەر گومان و شوبهەیەکی تر شوبهەکەی تر بریتە لە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەی خواردووەتەوە زۆر درێژەی پێ نادەم ئەم شوبهە ئەمە لە تێنەگەیشتن لە زبانی عەرەبیە دروست بووە لە حەدیثەکانە باسی نەبیذ هاتووە باسی نەبیذ هاتووە نەبیذ لە زبانی عەرەبی بەمەی ئەوترێ و هەروەها بە شەربەتێکیش ئەوترێ کە دروست ئەکرێ دائەنرێ بەوش وتراوە ئەوان لێیان تێکەڵ بووە بۆ ئەوەیان زانیە نەبیذەکە چییە نەبیذەکە مەیە بۆیە وتیانە پێغەمبەری خوا مەی خواردووەتەوە لەوە خۆشتر قسەی خۆشتان بۆ بکەم و هەر بە جددیەت نەیگرین یەکێترم بینی ئەیوت حەدیثە تریشمانەیە مەسەلە نەبیذ نییە مەسەلەی خومرەیە حەدیثەکە تۆ جا خۆی خومرەیە ئەو خومرە بە خەمر لێ حاڵی بوو ئەوی دەوتانێ مەی خواردووەتەوە ئەوە تا باسی بە عایشە لە ناو مزگەوت و بە عایشەوتی دا خەمرێکم بۆ بێنە حەدیثەکە لێ خومرەم بۆ بێنە خومرە یعنی بە زمانی مەعی بەرماڵ تدی بەرماڵێکم بۆ بێنە حەدیثەکە لە بوخاری هاتووە جا بۆیە ئەوان حاڵی نابن بۆیە خومرەیان لێ بۆتە خەمر خومرە یعنی بەرماڵ بە زمانی ئەمڕۆ یعنی بەرماڵ خومرە دوور بۆیە درێژە نادەمە ئەو گومانە ئەگینا ئەوش بڕێکمان لەسەر نووسی و بڕێکمان لەسەر باس کردووە هەروەها لە تەورات و ئینجیلە نەسمانێ ناوەکە عیسا و یعنی پاکی بۆ پێغەمبەرە بەرزانە سلام على المرسلين لو بوتانني أواني كان بلام عيسى ما يخواردوا بل كل يكم معجزة عيسى تيا بريتيبو لشوت الشايكو أو خم للتوراة خوين مو لكذو بتا نقليناك خم للتوراة خوين مو لإنجيله يكم معجزة عيسى شوت الشايكو ما يكم دروس كده بشي أما دباناك أروا ما يدرسك بإعجاز عيسى تيا كا ما ينبو زيادة كا بوي بشي همو أما دبان بك أو يكم معجزة عيسى لا إنجيله أو الإنجيل يكم معجزة عيسى أجرنا شتي زياتره بأوندا بس بيه شبهة كتير ألين بيغمري خوا صلى الله عليه وسلم هولي خو كشتني دعوة أمش دي سانو براسي زور يعني دوباره أكريتو شو أنا قريب بيغمري خوا بهولي خو كشتن بدا ألين دليل بسرجة للصحيح بخاري خوتاناتو ألين شو دليل كات يجين سيري بخاري كين تماشاكين للزهري ويجرت والله فيما بلغنا الزهري تدله فيما بلغنا لعلم حديثك يا شعر زي شبيه دلن فيما بلغنا بلاغات بيقول بلاغات كيف مشهور لنا علماء ببلاغات مالك زهري أمانة مشهور ببلاغات بلاغات زهري جو كوشي أو سلف كل علماء حديث فرمن وكو باوايا يعني شيء يعني حسابي كي بناكري أنجا بس سيري ناوي صحيح بخاري بكن قول سكان يوتو بخوري السكان يوتو بخوري
شكو بخاري بريتلا الصحيح المختصر المسند من الصحيح المختصر الصحيح المسند من سنن رسول الله صلى الله عليه وسلم وأيامه بدو شواز كاي حافظ ابن حجر لدو كتابة بدو شواز ناوي صحيح بخاري دهيني المهم بس لو يفرمي المسند هر حديثك لبخاري هاد مسند نبو بينا وتري رواه البخاري هر حديثك لبخاري هابو مسند نبو يعني بسند ونيه نابو بينا وتري بخاري روايتي كردوه أو كاتا عليشي مثلا أورده البخاري معلقا أورده البخاري بلاغا بخاري هنايتي ببلاغ بخاري هنايتي بمعلقي جاء أما بلاغي زهري الله وك بيما انقشتوا بيغمر عليه الصلاة والسلام كاتي وحي بودي أولو دواي وحي لي أبري چوت سر أو شاخي كوحي بوهاتوا ويخوي خاتخوار وخوي بوكجي لبر بيتاقتي ونارحتي لبر بيتاقتي ونارحتي علين أما أصل أساسي النية لا روي أويك لبخاري هاتبه بلكو رواياتك للزهري وسندكشي سندكشي صحيح نية هل خدي بخاري لتشندين شويني صحيح كي أو حديثيه ناوى أو فيما بلغنا أو قولي الزهري تدانا يعني أوشتان شارزاي بخاري زور وردكار للصحيح كي خويا زور وردكار للصحيح كي خويا هرشتيك بيني زور جاربون بس وبو أمان جيك دي يعني جابوه بعن قصو بما بستوى أو فيما بلغنا دبارنا كاتو أو زيادة ضعيفة تيدانية كتايتي مسلمة وحديث روايتك أو زيادة تيدانية هروها أو حديثيج لغير صحيحين هني غيرنوا زوري كان أو زيادة ناهنا هني كشان زيادة كده بالتفاصيل طريقة كايمان هنا هيش كامل صحيحني والحمد لله بين سر جوابي كتر بو جوابي أم شبهة أو الشدلين ألين بيغمري خو عليه الصلاة والسلام قرسرين رداية بسرياتوا روجي الطائف بو هولي خوك شتني ده زول لو قرسري بسرعات أشي نسر شر أحزاب هنيك لا صحابات والله قرسرين روجك لسر بيغمري خو عليه الصلاة والسلام شر أحزاب بو كشي بيغمر عليه الصلاة والسلام بيلي لخوك شتنا كردو رداوي قرسي واو نارحتي وا بسرياتوا بيغمري خو عليه الصلاة والسلام بيلي لخوك شتن نكردوتو انجا بيغمري خو معصومة شوني بالله خو كشتن أكاتوا هل وها بيغمر دفرمي عليه الصلاة والسلام هل كسي خوي بكوجي لقيامت زنو أبيتو بوجوري خوي كشتوا عذاب دري هتاو قزاوتي بيني بندكان كري شوني كسي أم فرمايش ده بفرمي خوشي بالله خو كشتن دكاتوا أما بريتيلا خلاصي أم شبهة هر شبهة كولا مداوى إشكال لا هر كسي أطواني بالله ما مصا إشكال ملاماوى هر شبهة كولا مداوى إشكال لا هر كسي ماوى تواني بالله إشكال ملاماوى بينسر آخر شبهة أجر كات مع المابي أم شبهة بتثير وتسلي أرو مسلي وبلسر خون بتان باسكم يوادرم أجر كاتبو بليانها وكالما بنتا أو نأم شبه طواتي طواوكي أو برتيل الشبه بني قريظة هر كافريك هر رجال ناسك هر ملحديك دم كيتو على بابا ما أنا ردا بني قريظة شلي دكان شون جواب الردا بني قريظة أدنوا ولا شاشك وإن شاء الله هنشتان بيشان دين لا باري شبهي قتل عام بني قريظة لجوابا ألين بيوستا يكشد بزاني سرتها بني قريظة خيلكن لخيلكان يهود لشاري مدينة سي خيلي جولكي تداب يكم بنو قينقاع دوم بنو النضير سيم بنو قريظة كاتي بيغمر صلى الله عليه وسلم ديتا شاري مدينة بيمان نامي كان لغل قريء دا كهنق لمعاصرين بدستور المدينة ناوي أنن ناوي أنن دستور كي شاري مدينة ناوي أنن دستور كي شاري مدينة أو وثيقيك نسيبت لبيني خويانو لبيني جولكو
لبين خوان وجولك وأنصاري كان دیسان و ناو ئەم شوبهەیشە وەڵامی شوبەیە گەدەین و ژەوەتانی ئەوترێت دەستوری مەدینە هەڵبەسراوە مەوضوعە ئەبەو نەسە کە نووسینێکیان بۆ ناردم یەکێک لەوانەی کە بۆتە هەڵگری ئاڵای وەستانەوە لە دژی ئیسلام و قسەکردن بە موسڵمانان ئەڵێ هەڵبەسراوە ئەم ڕووداوە دەستوری مەدینە لە سیرەی ئیبن هیشام هاتووە لە مجەلەدی 2/47 ابن هشام سيري ابن إسحاق وثمان أصلخي صالي شن لدايق بوا تقريبا صالي هشتا يعني السردمكي زول السردمي بيغمرو نزيك عليه الصلاة والسلام باوز لسندكي ابن هشام بين شكرشتي السندي صحيح هنا بيناتواني والله واحد والله أما السيرة كاتي إيوة الديان اشتكنا مال بصر إيموا لسيرة يا ديان اشتكنا مال بصر إيموا لم يجوا هاتوا نقل سيرش كجارة ابن أثير كلا الشخص تقاون وبين صتكان أبوا أي كان الدين بصر إيموا أي باشا أول سيرة هاتوا يعني جابوا أبي أو خوتان يقلاب كانوا السيرة دليل يا دليل نية تأوسى بوش يوازا قصتان لغلاب كين جال سيري ابن هشام هاتوا كومال الشاهدي هي دستوري مدينة شاهدي يكم شاهدي يكم لا للصحيح شاهدي كم لصحيح مسلمات ولا جابري كري عبد الله فرمي كتب النبي صلى الله عليه وسلم على كل بطن عقوله أما مسلمة أجر سيري صحيفة كبكين ودستوري مدينة بكين سبحان الله هرب بريتيا لا شيء عقول يعني أوي خوين باي بو هرب قبيلة وخيلك خوين باي كاني نصيبه شوانية دستوري مدينة زوري بريتيا لوا كواتا أصلخي لصحيح مسلماتوا أصلخي لصحيح مسلماتوا قالوا هذا مسند أحمد هاتوا بس سندك أوي مسلم بيتها شاهد بوي لعمري كوري شعيبة ولا باوكي ولا بابيريوا كافرمي كتب كتابا بين المهاجرين والأنصار على أن يعقلوا معاقلهم ويفدوا عانيهم بالمعروف والإصلاح بين المسلمين أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم نسراوك نسل بين مهاجر وأنصار أنصار كان على أن يعقلوا معاقلهم ويفدوا عانيهم بالمعروف صحيفي مدينة مع شابكي بريتي لو شوازيك خزمتهم كلها كاتب بيغمري خواه صلى الله عليه وسلم ديت مدينة بيمان نامي كان لقال أنوسي دقي بيمان نامك ديت بردستان بحول وقوة إخوة كرسول إخوة فرمي إنهم أمة واحدة من دون الناس مهاجر وأنصار كان ابن يك أمة أو بشيء بيونديه بجولك كانوا الله هر کسی هیرشی کرده سر مدینه دور روایته كان الله أبي يهود بشجيري خلق مدينة بكن للروايته كان أفرمي أبي بيلايان بن دور روايته كان أفرمي أبي بشجيري خلق مدينة بكن أجر كسي هيرشي ناصر مدينة روايتي دوم أفرمي شيء أبي بيلايان بن يعني نابي بشجيري دوش منك بكن لدجي خلقي مدينة مصوم معنا أما الزانيتان بيغمري إخوة عليه الصلاة والسلام أم بيمان ميل قلب السن شري أحد طوابه مسلمانان لو شرش شكز دهينن كومل يقل كافركاني بنو النضير أرونا مكة كافركاني مكة هاندا ألين هيرج بين نسر شاري مدينة فرسة لشر أحد مسلمان كان دور راون يسبع 20 فرسة يكجاري بن بريان بكانوا رشاكيشيان كان أوانيش با خيالكان همويان كو ابنو چندين خيالي عرب إلى قرآن بچينا ينا الأحزاب يعني شيء أحزاب يعني عشيرته وجروب وخيال بنما كان همويان كو ابنو لدجي شاري مدينة كوتنا الريه لصالي بينجي كوتشيا وكو قولي زوريكا هاتنا سنوري شاري مدينة أجر وينا كيتر بيشان بدري أم وينا تماشا كان أو هيليك دايبين أو بريتيا لا أو بريتيا لو خندقي لياندراو أو وينا كيتر بيشان بدن تماشا كان أو هيليك كشراو هيلا سوركا أو بريتيا لا خندقي شاري مدينة
ئەوە بریتێ لە خەندەقەکەی شاری مەدینە، ئەوە بریتێ لە ئەحزابەکان، ئەوە بەنی ئەسەدا، ئەوە کافرەکانی قوڕەیشە، ئەویش جەبەلی ئوحودە. کەوتم جەبەلی ئوحود لێرە فائیدەیەکتان پێ بگێنم. شەڕی بەدر هەر لای ئوحود بوو، شەڕی ئوحودیش خۆتان زان هەر بەو ناوە ناونراوە، ئەویش شەڕی ئەحزابەوە، سێ شەڕی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەنی قوڕەیظەیش خۆتان زان هەر بەنی قوڕەیظە کەونە ئەم دیمەوەتە لە خوارەوە بەنی قوڕەیظەیە. ئەم فائیدەتان بۆ ڕاکێشم بۆی کە زۆر جارە وترێ پێغەمبەری خوا شەڕی کردووە و جیهادی کردووە و هەر سێ شەڕەکە هاتەتە سەر سنووری شاری مەدینە، شەڕیان بە موسڵمانان فرۆشتووە، شەڕیان بە موسڵمانان فرۆشتووە. سێ شەڕ، چوار شەڕ، پێنج شەڕی پێغەمبەری خوا لەبەر دەرگای شاری مەدینە کراوە. هێرشی چی؟ هێرشی بۆ کێ بردووە؟ لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەڕێکی پێغەمبەری خوا نابینی لەو شەڕە گەورانەی کە معروف و مەشهوورن، یعنی بەگەر بە دەگمەن ئیلا دیفاعی بووە، بەبێ بڵێم هێرش بردن نابێت، بەس هەرچی شەڕی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، حتا ئەوەشی ڕووکەشەکەی هێرش بردنە ضیمنەن لە سیرە هاتووە دیفاعی بووە، بۆی نەکەوێتە دیفاعۆ هێرشی بردووە، بۆی نەکەوێتە دیفاعۆ، کاتی زانیتی هەستی بە خیانەت کردووە ئەوسا هێرشی بردووە بۆی شاری مەدینە نەکەوێتە مەترسیوە، شاری مەدینە نەکەوێتە مەترسیوە. دێنە سنووری شاری مەدینە، لەوێنە ئەو جوولەکانەی کەوا پێشتر بەهۆی خیانەت و پێغەمبەری خوا دووری خستبوون و هەنێکیان بۆ شام و هەنێکیان بۆ خەیبەر کە کافرەکانیان لە مەکەوە هێنابوو، هاتن بۆ لای جوولەکەکان کە جوولەکەکان ئەکەونە ئەم سەری شاری مەدینەوە. سە تەماشا بکەن کافرەکان هاتوونە ئەو ڕەنگە ڕساسیە کە ئەیبینن، ئەو ڕەنگە ڕساسیە چواردەوری مەدینە هەمووی ئەو شاخە تاوێرانەیە، یعنی چۆن بڵێەوەی کە لە ئەنجامی کە لە علمی جوغرافیە لە ئەنجامی بورکان دروستە بێ زۆر سەختە، نە بە وشتر نە بە ئەسب نە بە پێ نابڕدرێ بە ئاسان، سەرباز و جوندی ناتوانێت بەسەریە بڕوە. بۆیە مەدینە هەمووی دەورە دراوە، دوو دەرەچەی هەیە، دەرەچەیەک لە ڕێی بەنی قوڕەیظەوە لەگەڵ ئەوەی ئەو سەر ئەو بەنی قوڕەیظەیە، بەس ئەو دەرەچەی هەیە، لەو سەری شۆکە کافرەکانی پێهاتون ئەو دوو دەرەچەی هەیە کە پێغەمبەری خوا بیسی عەلەیهی سەڵات وسەلام کافرەکان کەوتونەتە ڕێ بە بیرۆکەی لە مێژوو معروفە ئەڵێن سەلمانی فارسی بووە، وتی با خەندەق لێ بدەین. لێکێ لە وێنەکانە ئەم وێنەی خوارەوە، هەر ئەم وێنە لە خوارەوە تەماشا بکەن، حەجمەکەیتان پێ ئەڵێ قوڵی خەندەقەکە چەند بووە و پانیەکەیشی چەند بووە، یعنی 7 متر خەندەقەکەیان پان بووە، 7 متر. جا بزان چەند ماندوو بوێتن سەحابە ئەو خاکە ڕەقەی شاری مەدینە، ئەو خاکە ڕەقەی شاری مەدینە و لە خوارەوە نزیکەی 4 مەترێک بووە، لە خوارەوە نزیک 4 مەترێک بووە. ئەوەیان دروست کرد وەکو بەربەز لە بەردەمیانە، کەواتە ئێستا یەک ڕێماوەت و بێنە ناو مەدینەوە، ڕێگای بەنو قوڕەیظەیە. یەهودیەکان هاتن، ئەوانەی کە وتمان کافرەکانیان هەڵنابوو چوون بۆ لای بەنو قوڕەیظە لەم سەرەوە، ڕئیسەکەیان تەنەنەت دەرگاکەشی داخست بوو لە ترسە، هەرچی یەهودیەکە جوولەکەکە دای لە دەرگای برا جوولەکانی خۆی کە ئەمە جەماعەتی بەنو نەضیرن، ئەمانەشی پشتەوە بەنو قوڕەیظەن لە ناو قەڵاکە قەڵای تۆکمەیانەوە دەرگاکەیان داخستووە گەرەکیانە تووشی فیتنە نەیەن و پەیمانشکێنی نەکەن، ئەترسن لە خۆیان. بەڵام هەرچۆنێک بێ یەهودیەکە پێی ئەڵێ وعدی پێدا و تەماحقاتەبەری دەرگای بۆ کات و ئەڵێ فرسەتە، هەرچی خێڵی عەرەبە کۆ بۆ تۆ لە مەدینە، ئێستا شاری مەدینە هەرچی محەممەد و مسلمانە ڕیشەکێشەکرێ، لەم فرسەتە باشترمان دەست ناکەوێ، بۆمان هەڵکەوتە و پەیمانشکێنی مەکە. طبعا یەهود معروفن بە پەیمانشکێنی، مێژووی یەهود معروفە، مێژووی یەهود پڕە لە پەیمانشکێنی. ئەوە لە قورئان هەبزان چەند ئاەتێ باسی پەیمانشکێنی جوولەکەکانەکە، زۆر ئاەت باسی پەیمانشکێنی جوولەکەکانەکە. ئەوانیش ڕازیە بن. کافرەکان ڕۆژێک و 2 و 5 و 15 و 20 ئەمێننەوە مسلمانان دنیا سەردا، حاڵیان زۆر خەتەرە، ژن و مناڵیان هەر کەسێک و بنە ماڵی خۆی. طبعا شاری مەدینە هەمووی قەڵاقەڵا بوو، هەر خێر و بنە ماڵەیەک لە ناوچەی خۆی تایبەت بە خۆیان بوون. دێکێ لە وێنەکانە تەوزیعی کردووە کە هەر خێڵێک و لەکوێیە هەمووی ماڵ و مناڵ ئەترسێ، شەو و ڕۆژ چاویان ها لە کەسوکاری خۆیان، وەکو لە چەندین ڕوایەتە لە سیرە هاتووە، چاویان لە سەربازەکان بووە، چاویان لە جوندیەکان بووە، نەگیرێن نەکوژرێن، تیرێک بەریان نەکەوێ، ینی حاڵیان زۆر خەتەر بووە.
يعني سعد کوڕی معاذ قەڵغانیشی بەستووە بەخوا قەڵغانی بەستووە بەس تۆزێک لە لای دەسەکانی وە قەڵغانەکە نەیپۆشیوە تیرێک بەری ئەکەوێ کە هەنێک ئەڵێن ئێرەی بووە تیرێک بەر ئێرەیەکەوێ بۆ خۆی ئەبێتە مای نەزیفی و دوای ئەیکوژێ کە دوای باسێکم لە خزمەتان ئینشاءالله یعنی وەزعیان زۆر ناڕەحەتە وەزعی موسڵمانان زۆر ناڕەحەتە بۆ ئەوەی درکی ناڕەحەتی وەزعەکە بکەن یەکەم بزانن دنیا زستان بووە سەرما و سۆڵەیە زۆر بووە هەیان بۆ وەڵڵاهی کەلوپەلی ژنەکەی هێناوە بە خۆی داوێتی ئەوەندە حاڵی ناڕەحەت بووە کەلوپەلی ژنەکەی هێناوە حوذەیفە ڕۆژێک پیاوێک لەلای ئەڵێ بۆی تەسەووری ئەو ناڕەحەتی بکەن کە موسڵمانن تێیدا بووە ڕۆژێک پیاوێک لەلای حوذەیفە ئەڵێ خۆزگە ئێمە سەحابەی پێغەمبەر بووین پێغەمبەری خوا حوذەیفە دەفەرمێ بۆ وا دەڵێ والله شەوێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئەحزابە وتی کێ هەڵەسێ هەواڵی کافرەکانم بۆ بینە بەهەشتی پێدەم واللهی کەسێ هەڵنەسیە ئەوەندە ناڕەحەت بوون کێن سەحابەکان کە خۆیان بۆ پێغەمبەری خوا بە کوشتە دەن ئەوەندە جاوەکو وتم پێتان ئەو خەندەقە گەورە ئەو مەسافە زۆرە زۆر ماندوون لە برسێتیە بەردیان لەسەر سکیان بەستەوە پێغەمبەری خوا دوو بەردی بەست بوو لە برسێتیە نەبوو بیخۆن بەخوا ئەم یەهودیانە ئاوایان کردووە نەبوو بیخۆن جا بۆیە ئەڵێ وتی بۆ وا دەڵێ بەخوا کەس هەڵنەسیە ئەڵێ هەتا بەناوهێنا ناومی نەهێنایە بەخوا هەڵنەیەسیام وتی حوذەیفە هەڵسا ئەوسا هەستام ئەڵێ چووم هەواڵی کافرەکانم هێنا و هاتمەوە حاڵیان زۆر ناڕەحەت بوو سەیری قورئان کەن بۆمان باسەکە فەرمیە وەزولزیلوا زلزالا شەدیدا قورئانە فەرمی ئیذ جاؤوکم من فوقکم ومن أسفل منكم لسرو لجيرو يعني لو لسرو كافر كان لجيرو منافق كان وإذ زاغت الأبصار وبلغت القلوب الحناجر وتظنون بالله الظنون يعني تواو قشت بو أو بري نارحتي يعني سوري أحزاب زور خوش بيناي نارحتي صحابة وكا كلا تشحال يكون ها لنا وشاركة دورة جيرابي مانو نمان منافق كانش ورد بلاوة كانوا هالن وتظنون بالله الظنون وما بن بخوا تبارك وتعالى وبدو من باسك منافق كانوا تويانا شيء ما وعدنا الله ورسوله إلا غرورا وعدي خواب يا غمركي بخواهم يفريو دانو أي كوا وعدي خواب يا غمركي أو سابرد يقديت الرين كمش بديت له معجزات كان في غمركي عليه الصلاة والسلام شندين معجزة لو كانت الروادن يجيك لو أنا برد يقديت الرين ناتوان بردك بشينا في غمركي عليه الصلاة والسلام صحابة لأخوان أمينين والله إنسان دزبا وجيني لأخوي سلامتني دزبا وجيني لأخوي سلامتني وزعك الزور نارحته أدا لبردك الله أكبر والله كوشك كان شام بيدره كس لأخوي ضليانية الله كوشك شام بيدره جاء سي صحابة بكم زان شن إيمان دار أربوي بردقار باسي صحابة أفرمي كاتي أميان بيني إيمانيا زيادي كرت بريتيلا إيمانيا زيادي كرت ألين بانغو كاتك درنا بداخەوە ئەم شوبهەم زۆر لا گەورە گرنگە چونکە ملحید ناناسم کە شوبهەی بەنی قوڕەیضە نەهێنێتەوە بەس بە حەول و قوتی خوا بە یاربەت پی خوا بە یاوەری خوا خاڵ لەسەر پیت دانین ورد ڕوونی ئەەکەینەوە ڕووداوی بەنی قوڕەیضە چۆن بووە سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون